ام حديثه خوش يسكانم هردو تشيله صحيحه هاتوا تاكيد كات ولا سروي كيسعر زم كردن كي يكزر لا يخاي پروردگار والنبي هيت شتي بكم مزانه هيت شتي بكم مزانه نلا خرابه نلا شاكا اگر تو بم ميزانه حكمت كرد لجياني خوتا باذن خاي پروردگار نافوتي صحابه اوا پرورده بوبون دایک عائشه کاتێک فەقیرێک دێت هەژارێک دێت داوای خواردنەکە بە خزمەتکارەکەی ئەڵێ بزان چیمانەیە بۆی ببە ئەڵێ وەڵڵا هیچمان نییە تەنها یەک دوو دانە خورمانە بێ ئەڵێ پێی بدە ئەڵێ ئاخر ئەمە کەمەوە ئەمانە ئەڵێ کەم نییە بیری لێ بکەرەوە خورمایەک چەند مسقالە زەڕەیە خوای تەعالا فەرمێ فەمەن یەعمەل مثقال ذەرەة خەیرا یەرە بیری لێ بکەرەوە بزانم خورمایەک دانە خورمایە چەند گەردی لێیە بۆیە بە کەمی مەزانە 250 کە تۆ لە پێناوی خوایە ئەی بەخشی تۆ بە کەمی مەزانە مەڵێ وەڵا کەمە بەخوا کەم نییە وەڵڵا کەم نییە بەڕێزان ئەگەر تۆ بە نیەتێکی پاکەوە 250 دیناری تەبع لە پێناوی خوایە ببەخشی نیم کیلۆ خواردن لە پێناوی خوایە ببەخشی زۆر زۆر لەوەش کەمتر کە دانە خورمایەکە لە پێناوی خوایە ببەخشی بدەی بە فەقیرێک بدەی بە کەسێکی مستحق والله بكمي مزانة چونك أود چندين گردي ليتيايا كاتي تو خيريك كي قد بكمي مزانة كاتي خمي هجارك أخوي قد بكمي مزانة مالي يعني كما والله لا إخوة زور زورة جاري وهي بهوي أو خيره وخواي تعالى بركتي خصوتنا مالو بن المان حرخو من يسي كشتان أو نمونانتان لا كخوای تعالی بەهۆی کارێکی بچووکەوە کێشەیەکی گەورەی لەسەر لابردی